دەوڵاتی جیهان خاوەن زۆرترین ڕێژە و جوانترین ئافرەتی سەربازین. بەشداری ئافرەتان لە ڕێزی سوپاکاندا زیاتر لە 400 ساڵ بەر لە ئێستا دەستی پێکردو و شان بە شانی پیاوان بەشداری شەڕ و جەنگەکان بوونا. ئافرەتانی سەرباز لە ناو سوپا و لە کاتی جەنگدا وێڕای ئەرکە سەربازەکان هاوکات وەک ڕەگەزی مێینە بە جوانەکانیان ڕۆڵی سەرنجڕاکێشیان لە ناو سەربازە پیاوەکاندا لە سەرکەوتنی شەڕەکاندا هەبووە. لەم ڕۆژگارشدا تەنانەت ئافرەتە سەربازەکان لە پێشبڕکێی هەڵبژارنەکانی شازوانیشدا بەشداری دەکەن. لە ڕیزبەندێکەدا دە سوپای وڵاتانی جیهان دەستنیشان کراون کە زۆرترین ڕێژەی بەشداری و جوانترین ئافرەت و کچان تێدا بەشدارن و لە هەمان کاتدا ئەرکی سەربازیان جێبەجێ دەکەن. سوپای ئەمریکا دێمین وڵاتی جیهانە لە ڕێژەی بەشداری ئافرەتاندا تێیدا. ئەوەش دەگەڕێتەوە بۆ سەردەمی شۆڕشی ئەمریکا لەو کاتەوە ئافرەتان هاتوونەتە ڕیزەکانی سوپای وڵاتەکەیانەوە. لە ئێستادا ئافرەتە سەربازەکان لە سەدا 24 سوپای ئەمریکا پێک دێن و ژمارەیان نزیکەی 200,000 سەرباز دەبێت و بێشێک لە جوانترین ئافرەتە سەربازەکان دادەنرێن. سوپای چیک نوێمین سوپای وڵاتە لە بەشداری ڕێژەی ئافرەتاندا تێیدا. دەستپێکی ئەو بەشدارێش لە جەنگی جیهانی دووەمەوە دەستی پێکردووە. سەرەتا زیاتر لە بوارەکانی تەندروستی و پەیوەندیەکان و گەیاندنەکان ئەرچیان پێسپێردراوە. بەڵام لە ئێستادا ئافرەتەکان بەشێکی گرنگن لە هێزە چەکدارەکانی وڵاتی چیکدا. سوپای پۆڵندا لە ڕووی بەشداری ڕێژەی ئافرەتانەوە لە ڕیزبەندی هەشتەمدایە. ئافرەتانی پۆڵندا بەشداریکردنیان لە سوپادا بە مافی خۆیان دەزان و بە زەمینەیەک بۆ هەستکردن بە ئازادی دەزانن. هەر بۆیە بوونیان لە هێزەکانی پیادە و هێزەکانی ئاسمانی و هێزەکانی دەریایی و هەروەها هێزە تایبەتەکانی سوپای وڵات بەشدارن. سوپای بەریتانیا حوتەمین سوپای جیهانە لە ڕووی بەشداری ئافرەتان و جوانترین سەربازی ڕەگەزی مێینەوە. لە زۆربەی ڕشتە و بوارەکانی سەربازی سوپاکەیاندا ڕۆلی خۆیان دەجێڕن. سوپای پاکستان شەشەمین سوپای جیهانە لە ڕووی ڕێژەی بەشداری و جوانترین سەربازی ژن و کچەوە. پاکستان یەکەمین وڵاتی ئیسلامیە کە بە شێوەیەکی ئیجباری دەبێت ئافرەتیش ئەشتی سەربازی ببینن. هاوکات بەشداری ئافرەتان لە سوپای پاکستان لە ساڵی 1970ەوە دەستی پێکردووە. سوپای ئۆکرانیا ژمارە 5 لە ڕیزبەندەکەدا گرتووە و ئافرەتان بە ڕێژەیەکی زۆر سوپای ئۆکرانیا پێکدێنن. سەرباری جوانی و ناسکەکەیان بەڵام هەموو جۆرەکانی چەک هەڵدەگرن و بەکاری دەهێنن. سوپای یۆنان چوارەمین سوپای جیهانە لە ڕووی بەشداری جوانترین ڕێژەی ئافرەتان و بەشداری پێکردنیان لەسەر بنەمای خۆبەخشیە. سوپای ئوسترالیا ڕێزبەندی سێمی گرتووە و لە ساڵی 1970ەوە مێژووی بەشداری ئافرەتان لە ڕیزی سوپای ئوسترالیادا دەستی پێکردووە. سەرەتا لە هێزی ئاسمانی دواتر لە بواری خزمەتگوزاریە سەربازیەکاندا دەستی پێکرد. لە ئێستاشدا لە زۆربەی ئەرکە سەربازیەکانی سوپاکەیاندا ڕۆلیان هەیە. سوپای رووسیا کچان و ژنانی رووسی بە دووەمین جوانترین ئافرەتی سەربازی هەژمار دەکرێن. لە مێژوودا ڕۆلی گرنگیان لە ڕیزەکانی سوپای وڵاتەکەیاندا جێراوە و سەرنجڕاکێشترینن لە جوانیدا. سوپای ڕۆمانیا بە یەکەمین سوپا دادەنرێت کە زۆرترین و جوانترین ئافرەتی تێدایە. خودی ئەو سوپایە زیاتر لە بەرجوانی و سەرنجڕاکێشیان ئافرەتانی لە ڕێزەکەیاندا وەرگرتووە.